کاتێک پێدەنیتە نێو باخچەی کۆمەڵگەی دانی و کە سەوسترین پانتاییە لە ناوچەی چاینەتاونی نێودەوڵەتی بیرت دەچێتەوە کە تۆ لە ناوەڕاستی شارێکی پڕ جم و جۆڵدای. ئەم باخچەیە لە ساڵی 1975 دا دروستکرا کاتێک ڕێگەی ژمارە 5 خێرایی بەستنەوەی نێوان ویلایەتەکان بە ناوەندی چاینەتاوندا تێپەڕی و بۆ مای ڕووخاندنی چەند کارداریەکی بچووک. لە ئێستادا نزیکەی 65 باخەوان و 80 پارچە زەویمان بۆیان هەیە. تێکڕای تەمەن بۆ باخەوانەکان 70 ساڵانە. پێم وابێ بۆ ئەم ساڵ 78 ساڵانە. ئەم باخچەیە زیاتر بۆ ئەوانەیە کە داهاتیان نزمە و زمانی ئینگلیسی نازانن. سو چین وو دەڵێت ئەو لە چین کاری لە ساڵۆنێکی جوانکاریدا دەکرد و هەرگیز پێشبینی نەدەکرد لە ئەمریکا ببێتە باخەوان. ئەمە فاسۆلیایە، ئەمە کاهووە، ئەمە جۆرێکە لە پەتاتە و ئەمەش تەماتەیە. من هاتم بۆ ئەمریکا بۆ ئەوەی فێری چاندنی سەوزەمەنی ببم. من ڕۆژانە لێرە چالاکم و هەواکەی خاوێنە. من هاوڕێی نوێ دروست دەکەم. ئەو سەوزانەی دەیانچێنم دەخورێن و بەسەر هاوڕێکانمدا دابەشیان دەکەم. من ڕۆژێ 2 جار و هەندێک جاریش 3 جار دێم بۆ ئێرە. 7 ساڵ لەمەوبەر ئیکی یانگ پارچەیەک زەوی لە دانی و بەدەستێنا کاتێک بۆ خانوبەرەی گشتی گواستیەوە کە دەکەوێتە سەر و باخچەکەیەوە. یەکی یانگ دەڵێت ئەو گوڵی جۆری کریسینتیمەس دەچێنێت کە بۆ دژە هەوکردن بە سوودە و گەڵاکانی لە زەڵاتە و شۆربادا بەکاردەهێنێت. باخچەکانە هەرتەنها خۆراک بۆ خێزان و هاوڕێکانم دابین دەکات، بەڵکو دەشتوانم خۆراک بە باخچەکە ببەخشم. من سوپاسگوزارم بۆ ئەوەی بتوانم ئەو کارە بکەم. کۆمەڵگەی فراوانتر باخچەکەیان لە ئامێزگرتووە، ئەوەی کەمی خۆبەخشانیان نییە. خوێندکارانی کۆلێژی تەلارسازی زانکۆی واشنگتن بەشداریان لە پێکهاتەی جواندا کردووە وەک ڕێزلێنان لە نەریتی ژاپۆنی. بە درێژایی شەو خەڵک دێن و دەڕۆن. 2 کەسمان بە درێژایی شەوەکە دەمێننەوە. ئێمە بەدەست بەرازەکە لەسەر ئاگرەکە دەسوڕێنینەوە و چاڵی ئاگرەکە بە گەرمی دەهێڵینەوە. بۆ ماوەی نزیک 12 کاتژمێر دەبرژێندرێت، دواتر دادەنرێت و پارچە پارچە دەکرێت و پێشکەش دەکرێت. نیوەڕۆی ڕۆژی دواتر ژەمە خۆراکەکە لەگەڵ بڕێک لە بەرهەمی نێوخۆیی پێشکەش بە باخەوانەکان دەکرێت. بۆ ناتاشا مۆزگۆڤایە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.